ئەمە ئەو پەیامەم هەبێتێکی لە خەونەکانی ئەم دەسڵاتەوە بەتایبەت بکوژ و جەلادەکانی با بڵێن خوێنی کاوەگەرمیانی ئەوە بوو وایان دەزانی کە کاوەگەرمیانی بە حکم ئەوەی لە پێگە و دەسڵات و پشتیوانی حزبی نییە کە تیرۆر کرا ئیتر ناویون دەبێت. بەڵام ئەمڕۆ پاش 10 ساڵ بە تێپەڕبوون بەسەر تیرۆرکردنی کاوەگەرمیانیدا دەبینین ناوی کاوەگەرمیانی ڕۆژ بە ڕۆژ باڵا دەکات، دەبینین قەڵەمەکەی کاوەگەرمیانی هێشتا ماندوو وەڕست نەبووە لە هەڵدانەوەی دۆسە و مەلەفەکانی ئێوە، دەبینین لە گۆڕستانی کەلاری کۆن هێشتا پەنجەکانی کاوەگەرمیانی لە تایپ و لە نووسینەوەی راپۆرتەکانی هێشتا بەردەوامە. ئەمە ئەو پەیامەیە بۆ هەموو ئەو جەلاد و بیردەستکانی کە وا بیر دەکەنەوە کە بە کوشتنی ڕۆژنامەنووسێک ئیتر ئەوان بێخەم و ئەرخەوان دەبێت. ساڵی تەواو بەسەر شەیدکردنی هاوڕێ ڕۆژنامەنووسمان شەیدی قەڵیم کاوەگەرمیانیا تێپەڕێ. ڕاستیەکەی ئەوەی جاکەرەوەی کەیسی شەیدکاوەیە لە کەیسی ڕۆژنامەنووسان و چالاکوانانی شەهیدی تر لە کەیسی شەیدانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواترەوەیە کە ئەو بەدەنگ هاتن و بەرخودانەی کە لە دوای شهادەتی کاوە هاوڕەکانی و خەڵکی گەرمیان و ئازادی خوازان لەسەر تاسەری کوردستان کردیان بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک لە سنووردانان بوو بۆ تیرۆر لەسەر ئازادی، تیرۆر لەسەر وتن، تیرۆر لەسەر ئازادی بەیان. بەڕاستی زۆر ئەم جیاکەرەوە سەرنجڕاکێشە بۆ من مای سەرنجە و هی ئەوەیە حکمت و عیبرەتی لێوەرگیرێ.